هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەگەر لە سەرتاسەری وڵاتانی زەویدا بە حاڵەتێکی ئاسایی دامرێت لە ئەمریکا جیهان بەخۆیەوە سەرقاڵ دەکات. بۆ پێی سەرۆکی 4 ساڵی داهاتووی کۆشکی سپی شوێندەست لەسەر تاک بە تاکی وڵاتانی جیهان دادەنێت. ڕۆژی سێشەممە 45مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوان ژنێکی دیموکرات و پیاوێکی کۆماریدا هەڵدەبژێرێت. هەردوو پاڵێوراوەکەی هەڵبژاردننی ئەم جارەی ئەمریکا جۆرێک لە جیاوازبوونیان لە پاڵێوراوەکانی 4 ساڵەکانی پێشووی خۆیان هەیە. And I think the American people deserve to know whether he paid any penalty. ئەگەر هیلاری کلینتۆنی 69 ساڵ سەرکەوێت یەکەم ژنە بە مێژووی ئەمریکا ببێتە سەرۆکی ئەو وڵاتە. هەروەها یەکەم جاریشە پاڵێوراوانی یەکێک لە دوو پارتە سەرەکیەکە بۆ سێمین خول سەرۆکایەتی ئەمریکا بکەن. لەلایەکی دیکەوە بەپێی ڕای چاودێران ئەگەر دۆناڵد ترامپی 70 ساڵ پاڵێوراوی کۆماریەکان هەڵبژاردنەکە بباتەوە ئەمریکا لە 4 ساڵی داهاتوودا سەرۆکی تا ڕادەیەک توندڕە و دژ بە پەنابەران و موسڵمانان و تەنانەت دژ بە ئەوروپا و دۆستی رووسیا بە خۆیە دەبینێت. لە ئەوروپا جگە لە ڤیکتۆر ئۆربانی سەرۆکوەزیرانی مەجەر و میلۆش زیمبای سەرۆکوەزیرانی چی کە بە ئاشکرا پشتیوانیان لە دۆناڵد ترامپ کردووە سەرجەم وڵاتانی ئەوروپا ئاوات بۆ سەرکەوتنی هیلاری کلینتۆنی دیموکراتی خوازەکان دەخوازن چونکە ئەوان پێیان وایە با دەرچوونی کلینتۆن پەیوەندیە کیشوەر بڕەکانی نێوان ئەمریکا و ئەوروپا بەردەوام دەبێت بە تایبەتی کە لە ئێستادا بەهۆی چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دۆخی ئەو یەکێتیە پچڕانی پەیوەندی لەگەڵ ئەمریکا ناخوازیێت. ئەمە لە کاتێکدایە ترامپ نزیکی زیاتری لەگەڵ رووسیا هەیە وەک لە یەکێتی ئەوروپا و ناتۆ. بەهۆی ئەوەی تەنها چەند ساتێکی کەم لە بەردەم یەکلابوونەوەی ئەو پرسەدا ماوە ئەوەی گرنگە ڕای هاوڵاتیانی دەنگدەری ئەمریکایە بە پێی نوێترین ڕاپرسەکانیش کلینتۆن و ترامپ ڕێژەکانیان زۆر لە یەکدیەوە نزیکە لەگەڵ ئەوەی هیلاری لە پێشەوەیە بەڵام ترسێک هەیە لەوەی دەستگا هەواڵگیریە نێوخۆی و دەرەکیەکانی ئەمریکا کار لەسەر شکاندنی پاڵێوراوی دیموکراتەکان بکەن. بەو پێی لەگەڵ نزیکبوونەوەی لێدانی زەنگی دەنگداندا جارێکی دیکە دۆسیەی لێکۆڵینەوەکانی خۆی و هاوسەرەکەیان هەڵدایەوە. جیهان چاوەڕوانی ڕۆژی سێشەممەی ئەم هەفتەیە ئایا ژنی شکاندنی ژمارە پێوانەیەکان دەیباتەوە یاخود بە پێی پێشبینەکانی فیلمکارتۆنی خێزانی سبسۆن ترامپ دەبێتە سەرۆک و ئەمریکا ڕوبەڕووی قەیرانێکی دارایی خنکێنەر دەکاتەوە. Death, destruction, terrorism and weakness.